بەڵێ بەرەزان لە ئێستادا سوهەیب محەممەد پەیامنێری پەیام لە شارۆچکەی سەی سادقەوە لەگەڵمان دەبێ زانیاری زیاتر لە سوهەیب بۆردەگرین لەبارەی شەهیدبوونی ئاکار جەبار و هەروەها ڕاوبۆچوونی خانەوادە و کەسوکارەکەی. سوهەیب سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. بەڵێ سڵاوی خۆی گەورە لێ و لە بینەر و بیسەرانی کەناڵی پەیام بێ. دوێنێ شەو ئاکار جەبار کە یەکێک لە بریندارەکانی خۆپیشاندانەکانی قەزای سەی سادق گیانی لەدەستدا و هەروەها ئەمە دووەم کەسە کە لە قەزای سەی سادق لە خۆپیشاندانەکانی ماوەی ڕابردوو گیان لەدەست بدە و هەروەها ئێستا من کەسوکارێکم لەگەڵا من دەبێت زانیاری زیاتر لەو وەربگرم وەکو کەسوکاری ئێوە چیتان هەیە کە ئاکار جەبار کە تەمەنی 16 ساڵ بوو گیانی لەدەستدا؟ ئاکار گەنجێکی کاسب بوو، تەمەنی 16 ساڵ بوو، لە بنەماڵەیەکی خاوەن شەهید بوو. ئەمە برازای کات تۆفیقی کارەبا کە لە پەیکەریان بۆ دروست کردووە لە هەڵەبجەی شەهید. ئەوە خاوەنی 8 شەهیدە ئەم بنەماڵە، بەس بەداخەوە دەسەڵاتی کوردی گەندەڵ دەستیان سوور بە بەخوێنی هاوڵاتی نیشتمانەکەی خوانەوە. ئەمانە لە مێژوار خاینەکەن، لە 63 کوڕی میلەتی هەژاری ئەم نیشتمانە پیرۆزە شەهیدەکەن. کاکە ئاکار و هاوڕێکانی ئەگەر گیرام هات داوای خۆپیشاندانیەکەن، داوای هیچیان کردووە، داوای موچەیەکی ئاساوی یاسایی خۆیان کردووە. نانوتوە ئەسارێکمان بۆ دروستکەن لە ئاسمان گلەبانی بژین، داوای ژینگەیەکیان نەکردووە 4 فەسڵە بەفری لێباریە، داوای موچەیەکی سەرەتایی خۆیان. ئەوە دەسەڵاتی بۆ گەنی کوردستانە بیابانێکی بۆ دروستکردن ئاگر و گڕکانی لێبێ. زۆر بەداخەوە شەرمە بۆ دەسەڵاتی کوردی. چیانەوێ؟ داوا لە دەسەڵاتانی بەرپرسی کوردستانیان کردووە ئەم گەنجانە. شەڕمان بۆ بکەنە ئاستی، درۆمان بۆ بکەنە ڕاستی، حیزبایەتیمان بۆ بکەنە کوردایەتی، هێزی پێشمەرگەمان بۆ بکەنە نیزامی، پۆلیسمان بۆ بکەنە یاسایی، ئاسایشمان بۆ بکەنە نەتەوەیی، ڕۆژنامە نووسمان بۆ بیخەنە سەر حسابی، ئاشتی هەورامیمان بۆ بدەنە دادگای لای جیهانی، دادگامان بۆ بکەنە دادگایکی بەریتانی، یەلکەی ئەکسپایر مەدەنە کەسوکاری کیمیاباران و ئەنفالکراوەکانی گەرمیانی. دەک خەجاڵەت بوون، سەقامەکانمان بەگوڵ بۆ سوورکەن، بە خوێنی کاکە ئاکارەکان سووری مەکەن. شەرمە بۆ دەسەڵاتی کوردی. فەرموو. دەست خۆش وێ دەستی نووسین و هەیە وەیە بۆ کە دوو هاوڵاتی بێتاوان لە قەزای سەتاگیان لەدەست. وەڵا من با یەکشت بڵێم دوای ئەمە شعرێکتان بۆ دەڵێم دامناوە بە دوای ئەم شەهیدە بەڕێزانەوە. من پێم سەیرە مامۆستایەکی بەڕێز فەرمانبەرێکی بەڕێز تێتە سەر شەقام، داوای حەق و مافی خۆیەکە. بەداخەوە ئێمە لە وڵاتێکین برسی لە برسی ئەدا، پێشمەرگە پۆلیس ئاسایش ئەوانیش برسیانە یەنە سەر شەقام وەکو مامۆستا لەیرا برسی لە برسیەدا. هەنێکیش لە ماڵۆ ئەخۆن و ئەخەون و ئەندازیاری شەڕی ناوخۆن، گاڵتە بە عەقڵێتی من و تۆ ئەوانەکەن. جا کاکی پێشمەرگە، برای پۆلیس، کاکی ئاسایش، شەرمە بۆ ئێوە. ئەزانی ئێوە کێن؟ ئێوە هاوڕێی مامەڕیشەن، هاوڕێی حەمەڕەشی گەرمیانن، هاوڕێی خالی گەرمیانین، هاوڕێی ئازاد هەورامین. شەرم ناکەنە دەن لە هاوڵاتانی ئەم نیشتمانە پیرۆزە. ئەگەر بدەن لە هاوڵاتانی ئەم نیشتمانە پیرۆزە، ئێوە هاوڕێ هاوسەنگەری ئەمین دەیلانین. شەرمە بۆ ئێوە. بەلایەکی ترا برای بەڕێزم، خۆ ئاورەتت بەنە بەلای سێبەرەکەی کەپتانە. ئەزانی ئێوە کێن؟ برای بەڕێزم، برای ئەگەر پێشمەرگەی بەڕێز، پۆلیسی بەڕێز، ئاشایشی بەڕێز، عیبە عیب. ئەگەر خۆت تیژنی پێگەیت باوکت لە دەستمەدا، ئەگەر پێگەی باوکت لە دەستەدەی هی باپیری لێنە. ئیتر شەرمە بۆ ئێوە. لە کۆتایە من ئەم شعرەی ژەنووسم بۆ دەسەڵاتی گەندەڵی ئەم نیشتمانە. پێگەی ئەوانەی ئێوەی ئاوا شەهید کرد، خیانەتکار بوون، زویش بەکەلی کورد، کوڕی هەژار و نەدار و بێکار، خڵتان خوێنەکەن لە ناو شەقی شار. بڵێ نزوولەی دایکی جەرگ سوتاو، دەوڵەتی کوردی ببینین بە چاو. هەنێ بەرپرس و مەسوولی خاین. زۆر باشە، دەست خۆش بێ. ئەوە یەکێ بوو لە کەسوکارەکانی کە بە شارێک باسی ئەو گەنجەیەکە کە بێتاوان شەهید کرا. و هەروە من دەمەوێت ئاماژە بەوە دەم خۆپیشاندانەکانی سەی سادق دوو گەنجگیانی لەدەستداوە تاکو ئێستا و چەندین برینداری کەش هەیە، بەڵام بریندارەکانی کەش باری تەندروستیان جێگیرە. و هەروە بە پێی ئەو زانیارانەی کە من دەستم کەوتووە هەتاکو ئێستا چەند گەنجێکی قەزای سەی سادق بێسەر و شوێن کراون و هەتاکو ئێستا لە زیندانن. و ئەمڕۆژ پرسە بۆ کۆشکردو ئاکار جەبار لە مزگەوتی حاجی سالار لە دەی حاجی لە قەزای سەی سادق دانراوە. و هەروە کەسوکاری باس لەوە دەکەن گەنجەکەمان خۆپیشاندەر نەبووە و کاسب بووە، تەمەنی 16 ساڵ بووە.
بەڵێ سپاس بۆ پەیامنێرمان سوهەیب محەممەد کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی.